هەمیشە باسمانەوە کردووە لە ئێستادا خۆشبەختانە لە بەشێکی زۆر لە شارەکاندا چەندین فستیڤاڵ ئامادە دەکرێن و هاوڵاتیانیش چەندین سوودی لێ وەرەگرن هەم ئەو هاوڵاتیانی کە سەردان دەکەن کاتێکی خۆش بەسەر دەبن هەم ئەو کەسانەشی کە ئامادەن لە فستیڤاڵەکەدا وە دەستی کاریان بۆ ڕەخساواتی ئەو کارانی کە هەیەە ئیشی دەستی بێ یاخود هەر ئیشێکی تر خواردن بێ خواردنەکان بە هاوڵاتیان دەدەن و وە کار و دەستڕەنگیری خۆیان پیشانی خەڵکی دەدەن و خەڵکی کەش سوودی لێ وەرەگرێ و کاتێکی خۆش بەسرە باوەڕەنگە نتوان خواردنێکی ئەو ڕۆژە دروستکەن یاخود بیانەجەیەکی جیاواز وەرگن دەچن ئەم فستیڤاڵانە. جا لە چەمچەماڵ چوارەمین فستیڤاڵی بەرهەمی ناوخۆی لە قەزای چەمچەماڵ بەردەوامە و لەم فستیڤاڵەیە وەک باسم لێوە کە چەندین خاتون بەشداریان کردووە کە کاری دەستیان هەیە کاری جیاوازیان هەیە خواردن دروست دەکەن لەم فستیڤاڵەیە بەشداریان کردووە و لە ئێستادا بەردەوامە. جا لەگەڵ میوانەکەمان عباس قادر سەرپەرشتیاری چوارەمین فستیڤاڵی بەرهەمی ناوخۆی لە قەزای چەمچەماڵ گفتوگوی زیاترەکی لەسەر ئەم فستیڤاڵە. سڵاو لەبێ کاک عباس ئەم کاتە و باش سەرەتا با لەوەوە دەست پێ بکەین ئەم فستیڤاڵە چەند ڕۆژە دەستی پێکردووە چەندێکی دیکە بەردەوامە بێ. سڵاو لە بەڕێزشتان باش ئێمە وەکو گروپی ژنگێ وەک گروپی ژینگە و ژیان ئەمە چوارەمین پرسرامی ساڵانەی گروپەکەمانە ئەمە بۆ ماوەی حەوت ڕۆژە بۆ ماوەی چەند ڕۆژەکە بۆ ماوەی 5 ڕۆژ عەفو لە ئەمڕۆ سێم ڕۆژەکە دەستی پێ کردووە لە دەی بەیانیە بۆ 6 ئێوارە بەردەوامە لە خزمەتانە. کاک عەباس چۆن بوو یعنی بیرۆکەی ئەم فستیڤاڵە یاخود ئەم خواردنە خۆماڵیانە بەرهەمە خۆماڵیانە لە چەمچەماڵ کە بۆ چوارەمین ساڵە لەسەر یەکەوە ئەم فستیڤاڵە ڕێکەخەن ینی بیرۆکەکەی لەکوێوە چۆن دروست بوو بیرۆکەکەی و چۆن توانیتان ئەم فستیڤاڵە ڕێک بخەن؟ وەڵای ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی مێژووی هینەوە هەرخۆم هیوایەتم بوو کەەوە بیرۆکەیەک بەکاربێنم کە بیرۆکەی بەکاربێنم کە ئاشنای ئەم شتە کوردەوارانی باو پیرانمان زیینوکەینەوە بۆ نەوەی ئێسامان. بەڵێ کاک عەباس لە فستیڤاڵەکەدا چەند خاتون بەشدارن چەندیان کاری دەستی دەکەن چەندیان کاری خواردن دەکەن و ئەو کەسانی تر کە بەشداریان کردو بە چی بەشدارن؟ وڵاتەمەکەمەوە کە باسێکن ئەرنگ بازارسازی بەرهەمە ناخۆیەکان کەواتە هەموو ئەو بەرهەمانی کە هاتوۆتە بەردەست و لە ویسواڵەکە نمایشی ئەکرێت هەمووی تایبەتە بەکاری دەستی و خواردن و ئەو خواردە خۆماڵانی کە تەندروستە کە با پیرمانان بەکاریانە بۆ خواردن و بۆ کە ژیانی تەندروستیان پێ هەر تایبەتە بە وەزاتر بە زۆریشی وەکەوەی کە خانمان ئەمڕۆ کە بە زۆری کاری دەستەکان زۆرینیان زۆری کاری دەستی بەشدارێن خانمان بەشدارە بن. باش کاک عەباس فستیڤاڵەکە تەنها چەمچەماڵە یا شار و ناوچەکانی دەوروبەری چەمچەماڵیش بەشدارن یا هەر ناو خۆی قەزای چەمچەماڵە؟ دەروی شارەکانی کوردستان و بگرە ڕۆژهەڵات و ئێرانیش بەشداریان کردو بڵێ یاریسە لە کوردستان بۆمان باس کە بزانین لەکوێوە کێ هاتووە لە چه شارێکەوە خەڵک هاتووە میوانەکان چۆنن ئەوەی کە بەشداریان کردووە لە دەربەنی خان لە کەلار لە سلێمانی لە هەڵەبجە لە هەڵەبجەی شەهید لە قەزای سۆران لە بازیان لە چەمچەماڵ خۆی ئەمانە هەمویان بەشداریان کردووە لە ڕۆژهەڵات لە ئێران شارەکانی ئێران بەشداریان کردووە. باشە کاک عەباس وەک باسە لێوە کرد چەندین خاتون بەشدارە ئەیکەواتە هاوڵاتیان چۆن سەردانی ئەم فستیڤاڵەکەن ڕێژەکەی چۆنە دەبێتە هۆی ئەوەی کە خانمان یاخود ئەو کەسانی بەشداریان کردووە سوودێکی زۆر باش وەرگن واتە فیدباک یاخود وەڵامی کۆتایی ئەوان لە ماوەی ڕابردوودا کە چەند جارێکی تر ئەم فستیڤاڵە کراوە بۆ چوونیان چی بووە؟ وڵی بۆ چوونیان نەمەیان هینە باشن مەسەڵەن تۆمەچەند پێشووترم خانمانی کە بەشداریان کردووە لە فستیڤاڵەکان ترمان لە هەمان شێوە ئەم ساڵیش خۆیان پەیوەندیان پێمانەوە کردووە کە مەبەستیان بووە بەشداریان فستیڤاڵە بکەنەوە کەواتە سوودێکیان بۆ خۆیان بوو هینیان هەبوو کە یانێ بەشدار بنەوە. بەڵێ
باشە کەواتە با باسێک لەوە بکەین زۆرترین ئەو بابەتانی کە سوودێکی زۆری هەبووە بۆ خاتونان چی بووە کاری دەستی بۆ یا خواردنەکە بۆ یاخود چی بووە کە زۆرترین ڕێژەی نەجاحی هەبوو یاخود باشیە بووە وڵایی وەکو سووری وەکەوەی کە نازانتر خەڵک چۆنە چێ بۆ سەفرە هەرێکسەر برسیە بێ لێرشکە ئەو خەڵکەی ئەو گەشتاری کە سەردان ێراکە هەر ئۆتۆماتیکی وی حەز بە خواردنی ویسوالگاکە بۆ برسیە بێت حەزەکە خواردنێرە بەکاربێنێ دیارە جەوەکەی خۆشە کاک عەباس لە خواردن و خواردەمەنیەکانە پێمان بڵێ بەڵێ بەڵێ هاوڵاتیان چۆن پێشوازی لەکەن لە فێستیڤاڵەکە وڵی شکر بۆ خوا گەورە و هەم بە کاتشە موچە دراوە مثلەن جەوەکەشی خۆشە لێرە لێکی خۆش لەخوا بەزیاد لێرە بەڵامتن عادەتەن خەڵک کە بەشدارە بێ زیاتر بڵن تا خۆران خەڵکی ڕوو کاتە ناو فیسفاڵەکە و جێی خۆشە مەسەرە بن ینی بگەدەرەوەیشی کە زۆریشی هەر بەدەلەوەی کە بڵێن بۆشت کڕین دیار خۆی وەکو گەشتێک گەشتارێک دێ سەردانی عێراکە باشە کاک عەباس پێم بڵێ بزانم بێجگەل لە کورد هاوڵاتیانی کوردستان لە چامچەماڵ نزیکە لەوەی کە هاوڵاتی عەرەب و ئەوانەشی لێوێ لە کەرکووکەوە هیچ هاونیشتمانێکی عەرەبی عەرەب هاتووە سەردانتان بکە تورکمان مەسیح وڵا سەردانیان کردو بەسکە زۆر بوو شێوەیە نییە بۆچی لەوایەتی لە ئایندەی شا لەبرس وڵی تەمەنەوە نازانی بێ بڵێن حکمیەوەی دووەم ڕۆژە مەسەن ئێتر دوم سێم ڕۆژ ڕۆشتی لە بەردەستمان ماوە مەسەن لە ڕۆی کەناڵە فەزایەکان و بزانن سەردانمان بکەن بڵە کەواتە ئەو سەردانش ئومێدمانەیە هەڵکشان بچێ بڵێ کەواتە پلانتان چییە بۆ ساڵی داهاتوو بۆی کە ئەم فستیڤالە گەورەتر بکەن ئەو کەسانەی کە دەیانوێت کار بکەن زیاتر بێنە ناو بوارەکەەوە یاخود ناو فستیڤالەکەەوە بۆی سوودی زیاتر بۆ هاوڵاتیانی بەتایبەتی چەمچەماڵ بگەێنێەوە ئەو کەسانی تریش کە لە دەرەوەن زۆرتر خەڵک بانکێش بکەنە ناو فستیڤالەکەەوە واتە کارێکی ئەو تۆ دەکەم پلانێکی ئەوتۆتان هەیە کە زیاتر فستیڤالەکە بەناسرێت و خەڵک بزانێت کە لە ئێستادا فستیڤالەکە بەڕێواچێ وڵی پلانمان هەیە بۆ ساڵی ئایندا بەڵامتر ئەوە کوێتە ئەبێ داوا لە بڵێن حکوومەت زیاتر گرنگجی بەم فیسفاڵانمدا هاوکارمان بێ بۆی کە بتوانین زیاتر گرنگی بە فیسفاڵەکە بدەن و ئەم گەورەی بکەنەوە کە لە ئاسی دەرەوە ناوخۆ دەرەوە بەشداریان واتە هیچ گۆڕانکاریەکە بۆ لە ساڵەکانی پێشوە واتە لە دەم ساڵا باشتر بوو بە شتێک کە ئەم ساڵ کرابێ ساڵەکانی دیکە نەکرابێ وڵا بە بێهۆی بەشداربووی کۆشکەکان بەڵێ ساڵانی تر لەوایە چر کۆشک بوو بێ پەنجا کۆشوێ بێسە بەر ئەڵکشان چوە بەشداربوونەوەمان زۆرترە لە ئاسی ساڵانی ڕابردووە باش کاک عەباس ئەو کۆشکانە ئێوە کە دابینتان کردووە بەبێ بەرامبەرەیەن بە ئەوەی کە لەوێ بێتە ناو کۆشکێکەوە بەرهەمەکەی وڵی ڕەمزیان ڕەمزێکی شتێکی وانە بڵان ڕەمزێک باران لێ وەرەگری هەقیە و کەفر و مێز و شتانی کە بۆدا ڕەمزیەکە شتێکی پار ساڵ لە سێمین فستیڤالە چل بۆ 50 کۆشک بوو ئەم ساڵ بە دەقیقی ئامارێک لایە کە چەند کۆشکە بەڵێ ئێستا هەشتا کۆشک تقریبا نەبێ بەڵێ هەشتا هەمووی خواردن و بەرهەمی دەستی و بەرهەمی خۆماڵیەوە نییە وڵاتر بەرهەمی خۆماڵیە کاری دەستیە جلی کوردی و ئەمانەیە مەزانە هەموو لە خۆگر ئەو شتانی کە لە کوردستانە بە دەسوبازوی ڕۆڵەکانمان دێتە بەرهەم باش بەڵێ بڕیارتان ناوە لە ساڵانی داهاتووە پلانی جیاوازتری تیابێ ناو فستیڤالەکە واتە بەشداریکردنی هونەرمەندان لە فستیڤالەکەدا پێشکەشکردنی گۆرانی یاخۆت پێشکەشکردنی شەعر واتە جیاوازتر بێ وڵایی خۆی پلانمان لە ئەم ساڵشە هەبوو بەڵێ بەڵام وەکو ڕێزێک ئێمە هەنێک کەسایەتیمان لە شارەکە لە دەستدا ئەمرخۆیان کرد کەسایەتی ناسراوی چەمچەماڵ ناکەم ناوەکانیان لەوە چەند کەسێکتر وەکو کۆشە بارای شەوقار و یۆخانی تقریبا زا لە 12 کەسایەتی لەم لە دەستدا بەهۆینەوە ئیتر وەکو ڕێزێک بۆ ئەو کەسانە چالاکیەکانمان ڕاگرت لە فستیڤالەکە وەکو ڕێزێ وەکو ئەوەی کە بڵێن لە چەمچەماڵ ئێمە ئینسان تۆ بواری کۆمەڵایەتیمان زیاد بهینە تەباین لەنا هەموو خێزانەژین
ئیتر خەمی ماڵەکە خەمی کەسەکان ترمان خەمی بمێنن بۆ ئێمەیە یەکتر ئێتر بە حکمیەوەی کە چالێکیەکانمان لە واری گۆرانیشتا نمایش نەکرد ڕاماگری شەڵا لە ساڵی ئایندا تەمەەن باقی بێشەڵا بە هەموو شێوازێک هوەری و ڕۆشنبیری و مەسەرەن لە هەموو بەرنمەکانە ئیشاڵا تەشەنەی پێەکەین و ئێشاءڵڵا تەمەەن باقی بەخوای گەورە ئیشاءڵڵا کاک عەباس ئێوە خۆتان گروپەکەتان گروپێکی ژینگەین و ژینگە دۆستن لە شارەکەی و لە شاری چەمچەماڵ بۆ پاراستنی ژینگە و پاک و خاوێنی ژینگە لەم فستیڤالە چیتان کردو ینی خۆمان نزانین لە فستیڤالێکی ئاوا گەورە و چەند ڕۆژێک بخانێ هەم ژینگەش تۆزێک پیسە بێ ینی هیچ ستافوشتی تایبەتان هەیە هیچ مەرجێکتان هەیە بۆ کەسانی کە بەشدارن پاراستنی ژینگە و پاک و خاوێنی ژینگەکە ڕابگرن وڵام من بە حکمەوە لە بواری ژینگە زیاد لە 17 ساڵە کاری ژینگەی یەکەم باڵە ژینگە ماڵی ینی ئەڵێ ماڵی دووەممە لە بواریا من زۆر زێنە بەڵە دامە هیوایەتم پاکڕاگردنە بەڵە هەر بدایەت ئەلاگەی خۆڵمان دابش کردو بەسەر کۆشکەکانە سافی خۆشمدا ناوە ڕۆژانە شەوان دوای تەوابوونی شەکە ئەم ناوە پاکاتەوە بە دڵنیایشەوە بە پاکی وەرماگردۆ لە شارەوانی بە پاکیش تەسلیم بە شارەوانەکەینەوە بڵێ باش کاک عەباس پێشەوەی کە فستیڤالەکە دەست پێ بکەن چۆن پەیوەندیتان بەو کەسانەوە کرد کە بێن بەشدار بن لە ناو فستیڤالەکە یعنی تەلەفۆن بوو لیستان لای ئێوە لیستی و کەسانی ناوی و کەسانی کە لەم فستیڤالانەیە کارەکەن و بەرهەمی دەستی و بەرهەمی خۆماڵی دروستەکەن جوانە ئەوە ئێمە گروپمانەیە گروپی کاری دەستیمان هەیە دەسنی چەند سماڵی کوردستانتر دەم گروپە ئێمە هەمومان یەکتی ئەگادارەکەین و عینوانێکتری و ئەمانەتر هەست پۆستێکمان هەبێت فێستیڤالێکمان هەبێت کارێکی کتێبێکە پەیوەند بێ بەکاری دەستیەوەمانەوە هێت ئێمە لەم گروپانە داگرین و هێتە هەر لە ڕێک وەست کەسێک و هاوڕێی خۆی ئەگادارەکات جارە پێش ئێلان بەشداربوویەکی زۆر خۆی لا خۆمانوسێ و بەو ڕێگایەمە خەڵکان کۆکردنەوە کاک عەباس هیچ ڕێکارێک هەیە بۆی ئەو کەسانی کە دەیانێت بەشدار بن واتە پێویستە ئەو مەرجانی تیاابێ اینجا بەشداری بکە یاخود هەموو کەسێک ئەتوانێت بەشداری بکە وی هەموو کەسێک ئەوەی کە خاوەن پیشەی خۆیەتی خاوەن کاری خۆیەتی کە بە مەرجە کاری هوەری بکە بڵێن کاری هوەری کاری دەستی کاری بڵێن خۆماڵی شتێک خۆماڵی بێ مەرجەکان ئەوەیە پابند بێ بەو ڕێمانی کێمە خواردنەکە ئەم شتاکانە ئەگەر وا بێت ئێمە لە خوار بازارەوە بێ داشکانی هەوتیا بێ پاک و تەمیز بێ تەندروست بێ خواردنەکەی ئەو شتانی زیاد ڕۆی نەکاتە باڵی دوور نەیاتە پێشەوە تەمەنەوە ڕێمانە بە هەمومان پیان بڵێ باسەلەوە کرد کە بەشێک لە خانمان لە ساڵانی ڕابردووە کە بەشداریان کردو دووبارە تەلەفۆنەکەن بۆی کە بەشداری بکەنەوە هیچ خاتونێکە بووە ساڵەکانی یەکەم بەشداری بکە بەڵام دواتر ڕێو شوێنێک یاخود مەرجێکی تیانە بوو بێت بەشداری نەکرد بێتەوە وڵا ئەوە هەیە سەرێکی سجارە بەهۆی سەرخاڵی خێزانەوە یان بەهۆی کێشیان بەهۆی دوورە یان خود ئێوە ڕێگەتان بەڵام هەشە ئێمە ئێستا هەمانە کێشەمان بۆ دروستەکە هەیە پابەر نابێ بە ڕێنمایەکانە ئەو ئێمە ناتوانین یان ئێمە مەرجمان هەیە کە ئەو کێشانە جاروە تۆ سەرەکەی دێت شوێنەکە ئەگرێت شوێنەکە دابینەکە تا شەو لەگەڵمان نابێ بەیانی دێ دووەم ڕۆژ نایەتەوە بێپرس ئەوانە ئەو کەسانی کەەوە جەمانەیە لێ ئێمە ناتوانین بەشداریان پێ بکەینەوە بە ساڵی داهاتوون باش کاک عەباس لە مادام باسەکەتان هێنایە سەرم بابەتە لەگەڵ لایەنە ئەمنیەکانی شارەکە پەیوەندیەکەتان چۆنەوە چۆن لایەنی ئەمنیتان پاراستووە لە چەمچەماڵ بۆ ئەم چەند ڕۆژەی کە فستیڤالەکە بەڕێواچێ تەمەن ئێمە چالاکیە بکەین لەم سنوورە بە چاودێری قایمقامی چەمچەماڵەکەین ئێمە بەناوی گروپی ژینگەی جوان بەرە ئەو سەرپەرشتی سوپاسی قایمقامی چەمچەماڵەکەین کە هەموو کات پاڵ پشتیمان بووە دام و دەردەکان ئێرە هەست کاتێ پێویست ببێ بەدەنگ داواکارەکەمانە هاتنەوە بۆ هاوکاری و پشتیوانمان ینی پشتیوانتانن لایەنە ئەمنیەکان و قایمقامی قەزاکە هەموو کات بە دەردێک مەڕەز کاکڕەمەک قایمقامی چەمچەماڵ ئەڵێ من بۆ ڕێکخراوەکان بۆ کەسانی کە ئەیانە شارەکەمان جوانکەن بۆ کەسانی ئەو ڕێکخراون ئەو کەسانی کەوانێ
شوان گەشە بە شارەکەمان بدەن ئێمە لە خزمەتیان هاوکاری پشتیوانیان دەبین. بەڵێ کاک عباس چیت هەیە بۆ کەسانی کە تاکو ئێستا نەیانتوانیەوە بەشداری بکەن لە فستیڤالەکە بە هەر هۆکارێکی جیاواز بێ یاخود ئەو کەسانی ویستی بێتیان سەردانی بکەن وەکو سەردانکەرێک چیت هەیە بۆ ئەو کەسانە؟ وڵاتر ئێمە ئەوە داوا لە هەموو هاوڵاتیانی سنووری سلێمانی دەوروبەری شارەکانی تری کوردستان و دەرەواکەین ئەوەی کە تا ئێستا بووان نەگونجاو بووان نەتوان ئەمڕۆ گەشتێکی ئارام و ڕۆژێکی هینە داوام لە هیچ شوێنەکانیە هیواداری ئەمڕۆ گەشتێکی خۆش و سەیرانێکی خۆش و سەردانی فستیڤالەکەمان بکەن لە چەمچەماڵ بۆی هەم بژێوی ڕۆژانیان بکڕن هەم گەشتێکی خۆشی لەگەڵ خێزانەکانیان نەبەرنێتن. کاک عباس بەتەمان ئەم فستیڤاڵە هەر لە چەمچەماڵ بێ یا ساڵانی داهاتوو پلانتان هەیە کە بیگوازنەوە بۆ شارەکانی تریش هەر بەناوی چەمچەماڵەوە بەڵام لە شارێکی تر ئەنجامی بن؟ وەکو خزمەت من هەر شارێکی ئەم کوردستانە بێت بە شاری بە چەمچەماڵ ێزانم چۆن ئیسا لە نازانەوە شارە بە ئەوکو ئیشارەتێکی پێ بدەم ئێمە گروپەکەمان گروپی ژینگە و ژیانە ڕاستە لە چەمچەماڵە ژین بەڵام سەدان دایان چالاکیمان لە ناو سلێمانیا کردووە مثلەن لە مەکتەبەکانی سلێمانیامە هەڵمەتی ڕواندنمان کردووە هەڵمەتی ڕواندنمان کردووە لە ینی لە لادیەکانە نەمامان ناشتۆ کە تاکە دین تاکە ڕێکخراوین کە لە دی قەیت و 200 نەمامداوەتە ماڵەکان ئەمە هەرهەندانێکە بۆ بژانکەوەی دیەکان یعنی من ئەم گروپە هەر نەم بەستۆتەوە بە کاری فستیڤال بەستمەتەوە بۆ هەست خزمەتێکە پەیوەندی بە تاکی ئەم شارەوە بێ تاک بە تاکی ئەم شارەوە بێ لە هەر شوێنێکی کوردستان من ئێمە چالاکیمان کردەوە چەندین خولی خیاتیم کردەوە بێ بەرابەر لە چەمچەماڵ چەندین زیادە 7000 نەمامان ئێمە لە سنووری سلێمانی و مەکتەب و خەسخانە و لادیەکان و سنووری چەمچەماڵ ئێمە ئەنجام دا خۆبەخشانە چەندین چالاکیمان کردەوە بەڵێ دەستەکانە خۆش بە نمونەتان زۆر بێ و هیوای بەردەوامیتان بۆ خوازین هیوادارین ساڵ بە ساڵ فستیڤالەکەتان بەرەو پێشتر بچێت و سەرکەوتوتر بێ کاک عباس خۆشحاڵ بین کەم بەیانە ڕاستەوخۆ لە چەمچەماڵەوە لە ناو فستیڤاڵی بەرهەمە ناوخۆیەکان لە قەزای چەمچەماڵ لەگەڵمان نابووی زۆر زۆر سپاس بۆ تۆ کاک عباس قادر سەرپەرشتیاری چوارەمی سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات نیوز سپاس بۆ ئێوە سپاس بۆ پێ زۆر زۆر سپاس بۆ تۆ مەمنون.